کاک حاجی بابەتێک ینی نازانم تەکرێت چەندێک هێشتا زوو بێ بۆ قسەکردن یان وەڵامدانەوێ و بابەتە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستانی هەبوو و ڕەنگە لە دوای کۆنگرە کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕووی میدیاییەوە فۆرمی گۆڕانکاری بەسەردادێ یاخود بەڕێستان بە تایبەت لە بەرەوەی وەکو بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵن هیچ زانیارێکی تازە هەیە پێمان بڵێ لە ناو مەکتەب و دەستگاکانە تۆڕی میدیایی کۆمەڵ هەمویان بە یەک پاکێژ دەنگیان پێ دراوە تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو تۆڕ ماوەتەوە بەڵام ئیتر ڕوئیای ئایندەی حیزب بۆ گەشەی زیاتر بە بکاری میدیایی و بۆ شێوازی چۆنێتی بەڕێوەبردننی ناوەندە میدیاییەکانی حتمما پلان و ستراتیژی نوێی دەبێت ئەو کاتە بەپی هەلومەرجەکە کە چی بخوازێ بێگومان کار لەسەرەوە دەکەین و ئێمە ینی تمحمان هەبوو ئامادەکاریشمان کردووە کە بتوانین کەناڵێکی میدیایی تایبەتمەند جیا لە پەیام و بانگەواز جگەلەوەی کە لە کۆمەڵایە کەناڵێکی کە دابمەزرێنین ئەگەر توانەداراییەکان ڕێگە بدەن تەواوی ئامادەکاریەکان کراوە خاوەنی کەناڵەکەین و ئیجازەی فەرمی هەیە دەکەوێتە سەرەوەی کە بزانین چی پێویستی کۆمەڵگایە چی پێویستی کۆمەڵگایە و لە چی چوارچێوەیەکە ئەو میدیادا بمەزرێنرێ ئەوە لە کاتی خۆی ئینشاءڵڵا هیوادارم نزیک بێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە.